خۆتان نەزان ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسێکە کە تازەیە بەڕاستی. ئێمە ئەم ڤایرۆسی کۆرۆنا پێشتر هەبووە، ئەمە ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک لەو ڤایرۆسانەی کە گروپی کۆرۆنای پێڵێن. بەڵام ئەوەی جیاوازە لە ڤایرۆسی پەتای وەرزی، ئەم ڤایرۆسە تازەیە، نیشانەکانی جیاوازە و چارەسەرەکەشی تا ئێستا چارەسەرێکی دیاریکراوی هەیە، بەڵام ئەو چارەسەرانە لە ڕێگای WHO ڕاگەاندراوە. ڕێنمایی لە ڕووی خواردنەوە یەکەم پێویستە ڕۆژانە ڕێژەیەکی زۆر ئاو بخورێتەوە کە ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی قورگی وشک نەبێ بەرە وشک بوونەوە نەڕوە. ئاو خواردنەوە زۆر پێویستە بۆ ڕێگرتن لە توشبوونی نەخۆشیەکە و ئەو خواردنانەی کە بێتە هۆی بەهێزبوونی بەرگری لەش وەکو خواردنە فرێشەکان، بەڕاستی خواردنی سەوزە و میوە و خواردنی پاقلەمەنی، ئەمانە خواردنی فرێش کە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی بەرگری لەش